هەواڵێکی ترمان با دروشمی زانستی ئاواز و مەقامی کوردی کۆڕێک بۆ هونەرمەند چالاک سەدیق ڕێک دەخرێت. ساڵۆنی شەقامی جمهوری لە شاری کەرکووک کۆڕێکی بۆ موزیسیان چالاک سەدیق بەڕێوەبەری پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک ڕێکخست. کۆڕەکە بە ناونیشانی زانستی ئاواز و مەقامی کوردی ڕێکرا بوو. ژمارێک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی کەرکووک ئامادەی کۆڕەکە بوون و لە کۆڕەکەیدا موزیسیان چالاک سەدیق بە وردی هەڵوەستەی لەسەر مەقامی کوردی لە سای زانستی ئاوازدا کرد. بەشی دووەمی بکەینە بەیان جوانێتر لە سێگا دروستەکە. ڕێکەی ئەم ڕۆمان لەسەر مۆسیقا و موزیک بەگشتی بوو، بە تایبەتی مۆسیقای کوردی لە ڕووی توێریەوە لە ڕووی پەیژە و مەقامیەوە، هەروەها بەستنەوەی بە مۆسیقا لە جیهانا بەگشتی، چونکە لە هەموو دنیای هەر ئەوەی کە کارهێنرێ هەر مۆسیقایەوە هەڵبەتە بە پێی کیشوەرەکان بە پێی وڵاتەکان و ناوچەکان ئەگۆڕێ، ینی بۆ نمونە مۆسیقای ئەوروپی مۆرگ و تایبەتمەندێتی خۆی هەیە، مۆسیقای چینی هەروەها. ئێمەش لە ڕۆژهەڵاتی ناوینە مۆسیقای ڕۆژهەڵاتی و شەرقی تایبەتمەندێتی خۆی هەیە. مۆسیقای کوردیش بەشێکە لەو مۆسیقای تر. ئێمە لە ڕووی توێریەوە باسی ئەو شێوە مۆسیقایەمان کردیان، ئێمە وەکو کورد لەکوێ ئەو مۆسیقایان بەگشتی. ئەمە ساگیان خەرمان بەرەکەت بە شتاپ و تەکلیس باش بڵێن.